چیرۆکی شەڕی ترامپ و نەتانیاهۆ دەستکەوتە 4 تریلیۆن دۆلاریەکە. هەر بەڕاست دۆستایەتی دۆناڵد ترامپ و بەنیامین نەتانیاهۆ تێک چووە. پێش سەردانەکەی بۆ هەنگاریە باس لەوە کرا بەنیامین نەتانیاهۆ پەیوەندی بە ترامپەوە کردووە و بە خۆشحاڵیەوە باسی لە پلانی تایبەتی تەلەڤیڤ بۆ لێدان لە تاران کردووە. بۆ ئەمەش داوای پشتیوانی و یارمەتی لە ئەمریکا کردووە. ترامپ ئەو کاتە بێدەنگی هەڵدەبژێرێت. هەر بەگەیشتنی نەتانیاهۆ بۆ بوداپێست ئەمجارە ترامپ پەیوەندی بە سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە دەکات و داوای لێ دەکات بە زووترین کات سەردانی واشنتۆن بکات. نەتانیاهۆش باس لەوە دەکات پاش کۆتایی سەردانەکەی دەگەڕێتەوە بۆ تەلەڤیڤ و دواتر کاتی سەردانەکەی دیاری دەکات. بەڵام سەرۆکۆماری ئەمریکا پێی دەڵێت پەلەیەتی و دەبێت زووتر بگاتە واشنتۆن. بۆیە نەتانیاهۆش دوای ماوەیەکی کورت لەمانەوەی لە بوداپێست بەرە واشنتۆن بەڕێکەوت. ئەمە دووەم سەردانی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو بۆ واشنتۆن پاشەوەی لە ڕۆژی دووشەممە 20 کانونی دووەمی 2024 دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی خوارد. هەر ئەم دووەم سەردانەی بە پەلەی نەتانیاهۆ دنیای سیاسەتی هەژەند و هەمووانی تووشی شۆک و پرسیار کرد. ئاخۆ جیا لە پرسی لێدانی تاران و پلانی دەرکردنی خەڵکی غەزە و ئامادەبوونی سوپای ئیسرائیل لە سوێدەی سووریا لەم سەردانەدا باس لە چی دیکە دەکرێت و ئەمجارە هەڕەشەکان ڕوو لەکوێ دەکەن. هەر بە گەیشتنی نەتانیاهۆ بۆ واشنتۆن شاشەی کەناڵە دیارەکانی دنیا سەرقاڵی ڕووماڵی دیمەنی کۆبوونەوەی وەفدی ئیسرائیلی و ئەمریکی بوون بە بەشداری ترامپ و نەتانیاهۆ. زۆربەی چاودێران و سیاسەتمەداران و بە تایبەتی ڕێبەرانی سیاسی ناوچەکە چاوەڕوانی دیاریکردنی پلانی لێدانی تاران و غەزە و سووریا بوون کەچی شۆک ئامێزانە لە وەڵامی پەیامنێرێکی ئەمریکیدا ترامپ ئاماژەی بە ڕووداوێکی سەیر و سەمەرە کرد. ترامپ وتی واشنتۆن لە ئێستادا لە پەیوەندیدا لەگەڵ تاران و بڕیارە لەم ڕۆژانەدا وەفدی هەردوو وڵات دانوستان دەست پێ بکەن. سیرتر لەوەش لە درێژەدا باسی لەوە کرد تەلەڤیڤ و ئەنقەرە کێشەیان هەیە. ئەردۆغان دۆستی ئێمەیە و نەتانیاهۆش ئەگەر بیەوێت واشنتۆن دەتوانێت ناوەندگیری بکات. ئەم لێدوانە لە ناکاوی ترامپ جیا لەوەی بازاڕی تاران و سیاسەتمەدارانی ناوچەکەی هەژاند نەتانیاهۆشی تەواو شڵەژاند و نوتقی گیرە. لە کۆتاییدا هەرتوانی بەو پەڕی بێهیواییەوە ئەوە بڵێت کە هیوادارین ڕێککەوتنی هاوشێوەی لیبیا بۆ ئێران بکرێت. دووە بە دوای گەڕانەوەی نەتانیاهۆ لە ماڵپەڕ و کەناڵ ئاسمانیەکانی ئەمریکا و تەنانەت ئیسرائیلیش دەست کرا بە لێکدانەوەی ئەم دیدارە و ئاماژەیان بە تێکچوونی پەیوەندی ترامپ و نەتانیاهۆ کرد. دیسانەوە ئەمجارەش وەک هەمیشە لە ناکاو هەواڵێکی سەیر و سەمەرەتر بڵاو کرایەوە. باس لەوە کرا واشنتۆن و حوسیەکانی یەمەن بەبێ ئاگاداری تەلەڤیڤ و ئاگربەست ڕێککەوتنیان کردووە و ئەمەش نەتانیاهۆی زۆرتر شڵەژاند و ئیسرائیلیەکانی تەواو نیگەران کرد. هێشتا برینی ئەم زامە ساڕژ نەکرابوو لە ئاستانەی سەردانی ترامپ بۆ وڵاتانی عەرەبی کەندا و هەواڵێکی بەپەلەتر بڵاو کرایەوە. هەواڵەکەشەوە بوو کە واشنتۆن بێ ئاگاداری تەلەڤیڤ لەگەڵ حەماسدا دانوستانی لە دەوحەی قەتەر کردووە و بەم زوانە دیلێکی ئەمریکی ئازاد دەکرێت. بۆ ئەمەش ستیڤ بیتکۆڤ سەردانی تەلەڤیڤ دەکات. شۆکەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل تەواو نەبوون و پێگەی ئەکسیۆسی ئەمریکی ئەم جارش لە ناکاو ڕاگەیاند لە سەردانەکەی ترامپ بۆ سعودیەدا باس لە مەرجی پەیوەستبوونی ڕیاض بە پەیمانی ئیبراهیم وەک مەرجی پەیمانی سەربازی نێوان هەردوو وڵات ناکرێت. ئیتر بە تەواوەتی نەتانیاهۆ حەپەسا و لەو پەڕی تووڕەیدا باسی لەوە کرد هێرشەکانی سەر غەزە تونتر و زۆرتر دەکات. دوای ئەم لێدوانەی نەتانیاهۆ دوایین هەواڵی شۆکێنەر و وەک هەمیشە لە ناکاو بڵاو کرایەوە کە ترامپ لە ڕیاض بە ئامادەبوونی بن سەلمان دیداری لەگەڵ ئەحمەد شەرع کردووە و گەمارۆکانی سەر سووریای لاپرتووە. کۆی ئەم ڕووداوانە وای کرد زۆربەی توێژەران و پێگە هەواڵنێریەکان و تەنانەت کەناڵی ئاسمانی 12ی سەر بە سەرۆکوەزیرانی ئیسرائیل باس لە پەراوێزخستنی تەلەڤیڤ بکەن لەلایەن ترامپەوە. تەنانەت ژمارەیەک ماڵپەڕی ئەمریکیش نەیان شاردەوە کە ترامپ کەمترین حەز و مەیلی بۆ نەتانیاهۆ نەماوە. لێرەوە ئەو پرسیارە دێتە ئاراوە. ئەرێ هەر بەڕاست نەتانیاهۆ لای ترامپ نرخی نەماوە و تەلەڤیڤ پەراوێز خراوە بۆ وەڵامی ئەم پرسیارە و بۆ تێگەیشتن لە ناوەڕۆکی ئەم چیرۆکە پێویستە سەردانی چەندین وێستگەیەکی ڕابردوو بکرێتەوە. وێستگەی یەکەم نەتانیاهۆ ئەو بەچکە زۆڵەیە کە دەیەوێت ئەمریکا پەلکێشی جەنگ بکات لەگەڵ ئێران. ئەمە ناوەڕۆکی بابەتێکی جێفری ساکس مامۆستای زانکۆی کۆلۆمبیای ئەمریکا بوو کە لە ساڵی 2009دا پێشکەشی کردو. ترامپیش لە ڕۆژی 8 کانونی دوام واتە پێش سوێند خواردنی وەک 47مین سەرۆکی ئەمریکا لە لاپەڕی تایبەتی خۆی لە تروس سۆشیال بڵاوی کردەوە. ئەمە وەک ئاماژەیەک بوو بۆ ئەوەی ترامپ بەم ئاسانیە فریوی نەتانیاهۆ ناخوات. وێستگەی دووەم
ترامپ لە میانەی لێدوانێکدا ڕایگەیاند حەماس تا ڕێوڕەسمی سوێند خواردن دەرفەتی ئازادکردنی دیل و بارمتەکانی هەیە ئەگەر بێت و حەماس ئەمە جێبەجێ نەکات دەرگای دۆزەخ بەڕووی غەزەدا دەکەمەوە. وێستگەی سێیەم ڕۆژی دووشەممە 20 کانونی دووەمی 2025 دۆناڵد ترامپ لە ڕێوڕەسمی سوێند خواردنیدا لە ئەمیانەی وتارێکیدا ڕوو لە ئەمریکیەکان و بەو پەڕی غرورەوە ڕایگەاند ئەمریکا بەهێزتر و خۆشگوزەرانتر دەبێت و کۆتاییش بە جەنگەکان دەهێنێت. وێستگەی چوارەم هەر دوا بە دوای کۆتایی ڕێوڕەسمی سوێند خواردنی وەک سەرۆکۆماری نوێی ئەمریکا سەرەڕای ئاماژەکەی تروس سۆشیال یەکەم کەس کە بە فەرمی بۆ کۆشکی سپی بانگهێشتکرا بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو. لەو دیدارەدا لە ڕۆژی 5 شوبات پاش پێشکەشکردنی دیاری و هەندێک ستایشی یەکتر لە کۆنفرەنسە ڕۆژنامەوانیەکەدا لە پڕ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ئەمریکا دەیەوێت کۆنتترۆڵی کردی غەزە بکات و لەم بارەوە خاکەکەیشی لەگەڵ زەوی تەخت دەکەین بە جۆرێک ببێتە شوێنێک بۆ گەشەی ئابووری. لەم حاڵەتەدا بێگومان خەڵکی و کەرتەش بۆ وڵاتانی تر دەگوازینەوە و شوێنی نیشتەجێبوون و کاریان بۆ دەستەبەر دەکەین. وێستگەی پێنجەم ڕۆژی 11 شوبات شا عەبدوڵای دووەمی پاشای ئۆردن و کەسایەتی نزیک لە واشنتۆن میوانی ترامپ بوو. لەم دیدارەدا کە پڕ بوو لە سوکایەتی بە پاشای ئۆردن سەبارەت بە پرسی غەزە ڕایگەیاند ئێمە غەزە ناکڕین بەڵکو داگیری دەکەین. وێستگەی شەشەم ترامپ لە دووە مانگی ئامادەبوونی لە کۆشکی سپی و سەرڕای ئەو هەموو هەڕەشە و گوڕەشەیە و تەنانەت دەرکردنی دانیشتوانی غەزە ڕایگەیاند وڵاتانی کەندا و بڕیارە بە بەهای چەندین تریلیۆن دۆلار لە ئەمریکا وەبەرهێنان بکەن. وێستگەی حەوتەم نەتانیاهۆ پاش گەڕانەوەی لە سەردانی یەکەم و تەنانەت دووەمیشدا بە حەز و کەیفی خۆی کەوتە تەڕاتێن پەیمانی ئاگربەستی هەڵوەشاندەوە بەچڕی دەستی بە هێرشکردنەوە بۆ سەر غەزە کرد و کوشتارەکانی لەم ناوچەیەدا درێژە پێێتە. هاوکات بەشێک لە لوبنان و غەزەی داگیر کردو لە گەرمەی قەیرانی سووریاشدا بەو پەڕی خەمساردیەوە پاش تەفروتوناکردنی زۆرینەی بنکەکانی سووریا هەردوو پارێزگەی سوەیدا و قونەیتەرەی لام وڵاتەشی داگیر کرد. هاوکات کەوتە هەڕەشە لە تورکیا و سووریا و تاران و تەنانەت باسی لە ناردنی خەڵکی غەزە بۆ سعودیا دەکرد. وێستگەی هەشتەم ترامپ سەردانی سێ وڵاتی عەرەبی کەنداوی دەست پێ کرد پێشوازی شاهانە و بێهاوتای لێکرا لە هەر سێ وڵات. ڕاشکاوانە وتی ئێوە نزیکترین دۆست و هاوپەیمانی ئێمەن و من بە پێشکەوتنی ئێوە سەرسامم ئێوە دەپارێزین و پەیوەندیەکانمان پتەوتر دەکەین. وێستگەی کۆتایی ترامپ گەڕایەوە بۆ واشنتۆن لە وەڵامی پرسیاری پەیامنێرێکی ئەمریکی سەبارەت بە سەردانەکەی وتی من ئێستا زۆر شادمانم هەر زۆر شادمانم پەیمانی 4 تریلیۆن وەبەرهێنانم لەگەڵ خۆمدا هێناوەتەوە من دەمەوێت لە ڕێگای بازرگانیەوە دەرگای ئاشتی بکەمەوە ئێمە ئیدارەی غەزە بەدەستەوە دەگرین و تارانیش ناچار بەڕێککەوتن دەکەین. کەواتە تا ئەم ساتە وەختە وەک سیاسەتی سەرەکی ترامپ واتە هەڕەشە و گوشار دواتر ئیمتیاز وەرگرتن بە هەڕەشەکردنەکانی سەرەتایی و ڕێگادان بە تەڕاتێنی نەتانیاهۆ وڵاتانی عەرەبی تووشی شپرزەیی و نیگەرانی جددی کرد. هەر لەم ڕۆوە نەتانیاهۆ بە تەڕاتێنی خۆی لە دوو وێستگەدا بە تەواوەتی وڵاتانی عەرەبی کەنداوی تووشی مەترسی جددی کرد و تەنانەت وای لێکردن لایەنگری لە لێدانی ئێران نەکەن. لەمبارەوە ئیتر ترامپ بە مەبەستی خۆی گەیشت ئەویش ترس و تۆقاندنی وڵاتانی عەرەبی بوو لە بەرامبەردا ئەوان بە ناچاری پەیمانی وەبەرهێنانی سەرسامکەریان بە ترامپدا دواتریش بە پەراوێزخستنی نەتانیاهۆ دڵخۆشی کردن و ڕادەی وەبەرهێنانی زۆرتر کرد وەک هەمیشە پاش هەڕەشە بەرژەوەندی خۆی دابین کرد. ئێستا گرنگ نییە تا چ ڕادەیەک ئەگەری جێبەجێکردنی ئەو هەموو وەبەرهێنانە هەیە گرنگ ئەوەیە بازاڕی ناوخۆی ئەمریکا وروژاندووە و خۆراکی پڕوپاگەندەی چەند مانگێکیشی بۆ خۆی دابین کرد. کۆیەم چیرۆکە بە ئێمە دەڵێت پێدەچێت وەک تۆڵە سندنەوە بیەوێت نەتانیاهۆ کەمێک ئازار بدات چونکە ئەوە نەتانیاهۆ بوو بە سەرکەوتنی بایدن بەسەر ترامپدا پاش گەڕی یەکەم هەر زوو وەک یەکەم کەس پیرۆزبایی لە بایدن کرد. دیارە ئەمە بۆ کەسێکی بغزنی وەک ترامپ پەرامۆش ناکرێت بەڵام پێدەچێت بۆ ڕاکێشانی پەیمانی وەبەرهێنان و تۆڵە سندنەوە نەتانیاهۆ بخاتە پەراوێزەوە ئەو کاسبی خۆی بە نەتانیاهۆ کرد و ئیتر بۆی گرنگ نییە بەڵام ئەوەش خەت نابێت فەرامۆش بکرێت پێدەچێت بتوانێت نەتانیاهۆ پەراوێز بخات بەڵام نەک ئەستەم بەڵکو تەنانەت مەحاڵیشە بتوانێت تەلەبیب پەراوێز بخات. ئەمە جگەل لە لۆبیە زەبەلاحەکەی ئیسرائیل ئەمریکا بەردەوام ئیسرائیلی وەک هاوپەیمانی سەرەکی و نزیکترین هاوپەیمان لە ناوچەکەدا و تەنانەت دنیادا سیر کردووە. آخر کەس ناتوانێت وەک ئیسرائیل شەڕی ئەمریکا لە ناوچەکەدا بکات کەس ناتوانێت و ناوێرێت وەک ئیسرائیل وڵاتانی ناوچەکە ئاوا بتۆقێنێت کە چەک بە لێشاو لە واشنتۆن بکڕن و پەیمانی وەبەرهێنانی 4 تریلیۆن دۆلاری بدەن کەواتە ڕەنگ بێت ترامپ بە ئاسانی نەتانیاهۆ پەراوێز بخات پاش ئەوەی تەڕاتێنی خۆی کرد و ترامپیش بە مەبەستی خۆی گەیشت.
بەڵام ئەگەر بەهێزترین و سەیرترین سەرۆکۆماری کۆشکی سپیش بێت نەک ئەستەم بەڵکو مەحاڵە بیر لە پەراوێزخستنی تەلەبیب بکاتەوە کەواتە ڕازی چیرۆکی شەڕی ئەم دوو سەرۆکە تۆڵە سندنەوە بوو لە نەتانیاهۆ و دەستخستنی 4 تریلیۆن دۆلار.